وەک بە خۆتان تێبیرتان کردەوە ئێمە ئەوڕۆ هەر لە بەرەبەیانیەوە لە سەعات 6 بەیانیەوە دەستمان بە کارەکان کردووە بۆ ئەوەی ئەنجامدانی هەڵمەتێکی فراوان لە چاندنی ئەو گوڵانەی کە ئەو گوڵانە بەرهەمی نەمامگەی نمونەی خۆمانە. بەڕاستی جێگەی شایانی باسەکە دەستخۆشی یەکێک لە کارمەندەکانی خۆمان بکەینەوە کە ڕۆژانە دەتوانن ئەم کاران ئەنجام بدەنەوە بتوانن ئەم ڕێژە زۆرەی لە گوڵ بەرهەم بێننەوە. ئەمەش هەڵمەتی دووەممانە ئەم ساڵ کە ئەنجام دێنەوە. ئەگەر بەبییرتانبێتەوە ئێمە لە مانجی دووش لەم ساڵە نزیکەی 100,000 گوڵی جۆراوە جۆرمان لە جۆری پەپولە و هەروەها جۆرەکانی دیکە بەرهەممان هێنا و هەروەها سەرڕای ئەوەش کە ئەو دوونەوە جۆری گوڵ با بڵێن زیاتر بەرهەم ئێمە دەینەوە گوڵی هەمیشەیی و گوڵی کاتی یان پێدەین گوڵی وەرزی. ئەوەی کە ئێستامان کردووە ئەم ساڵ 150,000 گوڵیان بەکۆی گشتی لێکا 150,000 گوڵمان تاکو ئیمڕۆ ئینتاج کردووە و هەروەها 100,000 گوڵی لە بیبی ڕۆژ و لە ئەشرەفی و لە ڕۆژماری و لەوانە لە دەوەن بەرهەمە هێناوە. بەڵێ سەرڕای ئەوەش ئێمە ئەمڕۆ کە هەڵمەتکەمان دەست پێ کردووە بۆ ئەوەی بتوانین ئەو گوڵانە تەوزیع بکەین یان دابش بکەین بە هەموو سنووری شارەوانی سەرۆکای شارەوانی هەولێر. ئێمە 15 شوێنمان هەڵبژاردی لەوانە شەقامی سیمەتری فولکێ سافی کە ئێستا چاوپێکەوتنەکەمان لێرەیە و هەروەها شەقامی سەرەکی هەولێر کەرکووک، شەقامی شۆڕش، شەقامی زاگرۆس، شەقامی شەزمەتی کۆن، شەقامی ڕێگای مەخمور کوران و هەروەها چەندین شوێنی تر. بەڵێ ئێمە لۆ هەتاکو ڕۆژی شەممەی کۆتایی دەوام ئینشاڵڵا هەر هەمووی تەواو دەکەینەوە. بەم شوێ دەتوانم بڵێمەوە هەر 50,000 گوڵەکە لە ڕێگای تیمەکانی خۆمان کە تایبەتن تەکلیف کراینە بۆ ئەو سێ ڕۆژی هەموو تەواو دەکەین و ئینشاڵڵا و بتوانین هەولێر بڕازین. بەتەکید لێرەدا ئەمن دەمەوێ سوپاسی یەکێکی مەسەن جەنابی وەزیری شارەوانی و سەرۆکایەتی شارەوانی هەولێر و هەروەها ئەوانەی کە پاڵپشت بوونە بۆ ئێمە و ئومێدەوارین کە پاڵپشتەکە زیاتر بێتن بۆ ئەوەی بتوانین ئێمە ئەو بەرهەمانە زیاتر بکەینەوە و اعتمادی تەواوی لەسەر خۆمان بکەینەوە لەسەر بەرهەمی خۆمان بکەینەوە. یعنی بۆ نمونە ئێستا ئەو بەرهەمەی کە ئێستا ئینتاجمان کردووە تەنها 50,000 گوڵ ئەگەر لەسەر $3 بکڕێتەوە ئەکا $150,000 ئەوش کە گژمێکی زۆرە کە بۆ حکوومەت بگەڕێتەوە.